بەڵێزان لەگەڵتان بەردەوامین یەکێک لە سمبولە هەرە دیار و گرنگەکانی هەرێمی کوردستان و هەر تاکێکی کورد یەکتر قبولکردنە و پێکەوە ژیانی ئاینەکانە بەبێ جیاوازی بەبێ بەریەککەوتن بەبێ هیچ ناکۆکی و گرژیەک لە نێوان تەواوی ئاینە جیاوازەکاندا لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە نمونە بە تایبەتی وەربگرین و ئەم هەفتەیە کە بە هەفتەی لێبوردەیی ناسراوە و دیاریکراوە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە چەندین چالاکی لە وڵاتانی جیهاندا ئەنجامەدرێت بە هۆی هەفتەی لێبوردەییەوە ئەو چالاکیانە چین کە لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت دوێنە لە شاری سلێمانی گفتوگۆیەکی کراوە لە نێوان تەواوی ئاینە جیاوازەکان و بە بەشداری دوێنەری تەواوی ئاینە جیاوازەکان کە لە شاری سلێمانیە بوونیان هەیە ئەنجام درا گفتوگۆی زیاتر لەسەر تەوەرەکەمانەکەین کە مەبەست لەو گفتوگۆ کراوەیە چی بوو و چی بوون ئەو شتانەی کە یان ئەو تەوەرانی کە لە گفتوگۆ کراوەکەیە باسی لێوەکرا و ڕۆڵی میدیا لە هەفتەی لێبوردەییدا و لە پێکەوە ژیانی ئاینەکاندا چی دەبێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێزان کاک هێوار جەبار جێگری سەرۆکی ڕێکخراوی دیالۆگ و کەلتور و خاتوون نور حەسەن بەڕێوەبەری پرۆژەکان. سڵاوتان لێ بەخێر. کاک هێوار لە لێبەڕێستەوە دەست پێکەین. مەبەست لە هەفتەی لێبوردەیی چییە و ئەو چالاکیانە چین کە لە تەواوی جیهانە بەهۆی هەفتەی لێبوردەییەوە ئەنجامەدرێت بە شاری سلێمانی بە نمونە وەربگرین کە دوێنێ چالاکیەک ئەنجام دراوە و تەواوی چالاکیەکان چین کە ئەنجامەدرێت. سەرتا سڵاو لە بەڕێستان دەستخۆشتان لێکین بۆ بەرنامەکەتان. ڕاستی ئێمە کورسات هەمیشە وەکو سەکۆی گووە بۆ ڕێکخراوی دیالۆگ کە توانیمانە کار و چالاکیەکانمان بە مەودایەکی زیاتری بینەر بگەێنین بۆ مەبەستە زۆر سوپاسانەکەین. سەبارەت بە چالاکیەکەش هەفتەی لێبوردەیی کە بە ئینتەرفەیت هارمۆنی ویک ناسراوە مێژووی ئەم هەفتەیە سەرتاگەرێتەوە بۆ ساڵی 2010 کە مەلیک عەبدوڵڵای ئەردەن وەکو هەڵوێستێک بۆ ئەوەی کە ئاینەکان خۆیان موسالمن ئامانجیان خزمەتکردنی مرۆڤ و مرۆڤایەتیە بەڵام هەمیشە کراون بە وەسیلەیەک بۆ دووبەرەکی و پێکدادانەکان. ئەم هەفتەی دامەزران کە پێوتری هەفتەی لێبوردەیی و پاشان داوای لە نەتەوەی گرتوەکان کرد کە بیکەنە ئەجێندای کار و چالاکیەکانیان ئەوانیش بە خۆشحاڵیەوە قبوڵیان کرد. لە ساڵی 2010 تا ئێستا ساڵانە چالاکی جۆرە و جۆر ئەکرێت لە دنیای بۆ پێکۆژیانی ئاینەکان. ئێمەش وەکو ڕێکخراوی دیالۆگ و کولتور خۆشبەختانە لە بۆ ماوەی 7 ساڵە ئێمە کاری پێکۆژیانی ئاینەکانەکەین کە ئەگەر باسی سلێمانی بکەین بە نمونە لە سلێمانیە 7 ئاینی جیاواز موسڵمان، مەسیحی، زەردەشتی، کاکەیی، یەزیدی، سابئی، بەهایی ئەمانە هەموو بوونیان هەیە و بە تەبایی و یەکتر قبولکردنەوە ئەژین خۆشەویستی هەیە لە نێوانیانە هیچ تا ئێستا گرژیەک نەبووە کە ئەمە چۆنەڵی شانازیە بۆ کوردستان و شاری سلێمانی کە ئەم پێکەوە ژیانە جوانەی تایە. ئێمەش ساڵانە ئەم گفتوگۆی ڕێگەخین لە هەفتەی لێبوردەییە تاوەکو تەکیل لەسەر ئەو پێکەوە ژیانە بکەینەوانێ و پیشانی بین کە کوردستان و سلێمانی لانگەی پێکەوە ژیانی ئاینەکان و هەموو بیر و بۆچوونەکانە. ئەگەر یەک نمونەتان بمێ لەسەرەوەی کە پێشتر وێنای کوردستان چۆن کرابوو لەسەر ئەم بابەتە ئێمە ڕێکخراوێکی جیهانی هەیە بە ناوی ئینتەرفەیت هارمۆنی ویک کە ساڵانە داتا لەسەر پێکەوژیانی ئاینەکان ئەو چالاکیانی کە ئەگرێت کۆ ئەکاتەوە. ئێمە کە یەکەم ساڵ ئەنجامماننا هاشتاگی ئەو ڕێکخراوەماندانە دوای ئیمێڵیان بۆ ناردین وتیان ئەمە چۆنە بێ ئێمە ئەزانین لە عێراقا تەنها مەسیحی و موسڵمان هەیە موسڵمانیش سوننە و شیعان و کێشەیان هەیە بەڵام ئێمە دواتر ئەو بەڕێزانەی کە نوێنەرای ئاینەکانن داوامان لێکردن لە ڕێی گرتە ڤیددیۆیەکەوانێ بۆمان ناردن پێیان سیر بوو کە لە کوردستانە ئەم پێکەوە ژیانە هەیە بەڵام خۆشبەختانە ئەو پێکەوە ژیانە هەیە و ئێمەش لە ڕێی ئەم چالاکیانەوانەیە جەخت لەو پێکۆژاناکەین و پیشانی دەرەوەین بجگەلەوەی کە یەکتر قبولکردن هەیە لە بۆنە ئاینیەکانە پیرۆزبایی و سەردانی یەکتری شەکل یانی بۆ نمونە گەر هەڵەبجە بە نمونە بێنینەوانێ موسڵمانەکان و کاکەیەکان بابەتی ژن و ژنخوازی و بەشداری لە بابەتە کۆمەڵاتیەکانی یەکتراکەن ئەوە تەبایەکی زۆر هەیە. ئەمە نمونەیەکی زۆر جوانە کە لە هەڵەبجاوە لە سلێمانیشە بە هەمان شێواز موسڵمان و مەسیحیەکان کە بەشداری بۆنەکانی یەکترەکەن بۆ نمونە لە
25 بڵین لە دایکبوونی حەزرەتی مەسیحە موسڵمانەکان ئەچنە کەنیسەکان پیرۆزباییان لێکەن یانی پێکۆژیانێکی زۆر جوان هەیە لە سلێمانیا خۆشبەختانە. زۆر باشە خاتون و بابێ مەلای بەڕێزت جا پێشەوەی بە مەلای بەڕێز یەکێک لە خاڵە گرنگەکان لەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لە ئامانجەکانی ئەم ڕێکخراوە کۆکردنەوەی چینە جیاوازەکانی کۆمەڵگە و بوژانەوە لێک تێگەیشتن و پێکەوەژای نێو ئەم چینانەیە ئەوە تێبگەێنین کە جیاوازەکان هۆکاری شەڕ و ئاژاوەنین بەڵکو هۆکاری پێکەوەژیانە کە زیاتر بەهێزمان دەکەن. وەکەزانین کاکێڤایش ئاماژەی بۆ کرد بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان ئێمە خاوەنی ئاینی جیاوازین مەزهەبی جیاوازین نەتەوە کلتوری جیاوازین تا چەند گرنگە هەبوونی ئەم جۆرە ڕێکخراوانە و ئەم جۆرە پرۆژانە بۆی کە ئێمە کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت. سەرەتا دەستخۆشتان لێ ئەەکەم بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە اینجا بۆ وەکو ئێمە وەکو ڕێکخراوی دیالۆگ و کولتور کاکی هەڤاریش ئاماژە بۆیە ئەزانین ئێمە لە بینی ئاینە جیاوازەکان هەر یەکتێگەیشتن هەیە خۆشەویستی هەیە ئێمە هاتوین ڕێخستنی ئەو دیالۆگە ئەەکەین لە بینی ئەو دینە جیاوازەکان چونکە خۆی هەر ئەو شتە هەیە لە بینیان خۆشەویستی برایەتی لە یەکتێگەیشتن کێشیان نییە پێکەوە یعنی هەردا ئەنیشن پێکەوە دوێنێ چالاکیەکە زۆر بە خۆشحاڵیەوە یعنی باوەشەکەم بە یەکتری زۆر نزیکن لە یەکتریەوە پێشتریش ینی ئەو کێشەیە هەبوو سەرەتا لە 2007 ئێمە دەستمان پێکردووە تۆزێ وەکو قورس بوو لای ئەوان کە ئێمە چۆن پێکەوە دائەنیشین چۆن پێکەوە گفتوگۆیە بکەین بەڵام هەموو ساڵێک خۆیان تەلەفۆنمان بۆ ئەکەن کەی ئینتەرفیس خۆمان حازرکەینیان هەر ئینتەرفیت نییە ئێمە یعنی چونکە دیالۆگ و کولتور لەسەر سێ چینی جیاواز ئیشەکە یەکێک لەوانە پیس بڵدینگە پیسە جاستس ئەند سترۆنگ ئینستیتیوشن کە یەکێک لە US لە یەکێک لە UN بەڵێ گۆڵی نەتەوەی گرتووەکانە ئەو گۆڵانە کە دایان ناوە ئێمە یەکێک لەو گۆڵانە سەرەتا هەر ئیش لەسەرەکەین گۆڵی 16 بەڵێ هەر ئەو ئامانجەیە پێکەوەیەت کە مژن و ڤژنی DCOە چونکە ئێمە وا ئەیبینین خۆی خۆشەویستی ئۆڕەدی هەیە لە بین ئەو دینەکان بەڵام ئێمە هاتین چونکە بابەتەکەمان هەر دیالۆگەکە ڕێکە خەین لە بینیان خۆیانیش هەر یعنی ئەو شتە هەیە اینجا ئەو دینانە هەموو دینەکان خۆیان ئەو شتیان هەیە یعنی یەک مەسیجیان هەیە مەسیجی ئەوەیە کە خۆشەویستیە یعنی کێشەی ئەو شتیان هەیە نییە عەفوو اینجا یەکێک لەوانە کە ئێمە بەس ئینتەرفیت نییە لەسەر ئەوە ئیشەکەین یعنی هەوڵێن چختکەین لەسەر ڕۆژی جیهانەکان یعنی ڕۆژی جیهانی تۆلەرانس هەیە مەسەلاً پار کردومانە 250 کەس بەشداری کردووە وەکو ئەم ساڵ ئینتەرفیتە ئەم ساڵ حوتەمین ساڵە ئێمە 6 ساڵ لە کوردستان کردومانە ساڵێکیش لە دەرەوەی وڵاتە اینجا ئینتەرفیتە هارمۆنیویکە رادیۆ دەیە تەلەڤیژن دەیە ئەوە هەمووی وەکو دیالۆگە لە بین وەکو ئەمە وێنەی چالەکەکەی دوێنێتان ئەگەر زانیاری مامەتە سەبارەت بە وێنەکان و چی بوون ئەوانی کە بەشداریان کردبوو لە دیالۆگەکەیە بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە نوێنەری سەرجەم ئاینە جیاوازەکان بووە چیتر بەشداری تیا کرد وەکو لە وێنەکانە دیارە نوێنەری حەوت لە ئاینە جیاوازەکان بەشدار بوون و هەروەها بە حزوری جەنابی پارێزگار بە حزوری سکرتێری سندیکای ڕۆژنامەنووسان لقی سلێمانی و هەروەها نوێنەری ئەوقاف و هەروەها بە ئامادەبوونی کۆمەڵێک مامۆسای زانکۆ و پسپۆری بواری میدیا و هەروەها نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو چالاکی ئەنجامدرا کەویش گفتوگویەکی کراوە بوو لەسەر ڕۆڵی میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پێکەوەژیانی ئاینەکانە تا چەند میدیا ڕۆڵێکی ئیجابی هەبووە و باس لەوە کرا میدیا چۆن ئەتوانێت ڕۆڵێکی ئیجابی ببینێ بۆ نمونە ئەگەر ئەم جۆرە چالاکیانی ئێمە میدیا زیاتر پەخشی بکات و جەختی لەسەر کاتەوە ئەوە چۆنڵی ئەویش بێتە وەسیلەیەک بۆ بڵاوکردنەوەی ئەو پێکۆژیانی کە لە نێوان ئاینەکانە هەیە بەڵام ئەکرێ بە پێچەوانە شەوانێ بۆ نمە کاتێک یەکێک لە ئاینەکان شخصێک لە لێکێ لە ئاینەکان قسە بە ئاینێکی ترەڵێ ئەگەر ئەمە لە میدیایە بۆ زیادکردنی ڤیو لایک زۆر
بهێنرێتە بەرچاو ئەمە کاریگەرێکی سلبی ئەبێت بۆ پێکەوە ژیانە. یعنی بابەتەکە بەو شێوازە بوو و ئایا کۆمەڵگەی مەدەنی چ دەورێکیان هەبوو، ئایا ڕێکخراوەکان لە چالاکیەکانیانە تا چەند پێکەوە ژیانی ئاینەکان و هەموو چین و توێژەکانیان ڕنگ پێیاوەتەوانێت، ینی گفتوگۆکە لەسەر ئەو تەوارانەکرا. سەر باشە یەکێکی تکە لە ئامانجەکانتان کارکردنێتە سێکتەری پەروەردەوە کە ئەزانین هەمیشە ئاڵێن پەروەردەکردنی مناڵ لە دوای خێزانەوە لە پەروەردەیە کاتێ تا چەند گرنگی ئەمە مناڵەکان هەر لە مناڵ لەسەر ئەم هەماهەنگێ لەسەر ئەم پێکەوە ژیانە ڕابێنین. زۆر ڕاستە ئێمە کوڕەخراوی دیالۆ کولتور کونورخان ئاماژەی پێ ئیش لەسەر سێکتەرەکەین کە ویش ئامانجی نەتەوەی گرتوەکانێکیان پیسبڵدنێکیان پەروەردەیە و یەکیشیان پەرەپێدانی توانای خانمانە. لە پەروەردە ئێمە ئیشمان بۆ کردووە کار لەسەر خوێندنگە و زانکۆکانەکەین کە یەکێک لەو ئیشانە پەرەپێدانی توانای ئەو خوێندکارانەیە بۆ دنیای کار و وەکو بەڕێزت باس کرد لە ئێستاوە ئێمە ئامادەیانەکەین لە ڕێ چالاکیەکانمانەوانێت کە پێکەوە ژیان بکەنە دروشمی ژیانیان، چکە لە زۆرێک لە چالاکیەکانمانە ئێمە هەوڵمان ناوە چەند بیرروبۆچوونێکی جیاواز، چەند ئاینێکی جیاواز، چەند ڕەنگێکی جیاواز بەشداری پێ بکەین تاوەکو بیسەلمێنین کە ئێمە جیاوازیەکانمان خاڵی بەهێزیمانە نەک خاڵی لاوازیمانە، ئەوەی کە بەشداری چالاکیەکانمانی کرد بێت لە هەموو خوێندکارەکان و هەموو چین و توێژەکان ئەو پێکەوە ژیانیان بینیوەوە ئەو چۆنەڵی لێک تێگەیشتنەی کە هەیە لە نێوان هەموو لایەنەکانە بینیویانە. خاتونور ئەم چالاکیە ئەنجام درراوە و هەنگاوی داهاتوتان چییە بۆ بەردەوامیدان بم چالاکیانە بۆ زیاتر لێک نزیک بوونەوەی ئاینەکان لە شاری سلێمانیە؟ ئێمە هەوڵێن لە سلێمانی بکەین ئەو چالاکیانە، بەڵام لە داهاتووە چالاکیەکمان هەیە هەر لە هەمان بوارە پیس بڵدینگە، بەڵام لە بلجیکە ئینشاڵڵا ئەنجامەدرێ لە پرۆکسل لە داهاتووە. پێشتریش چالاکی زۆرمان کردووە پار و پێرار، هەر پاریش زۆربەی لە ئەفریقیا کە پێشتر ئینتەرفیت لە ئەفریقیا بوو لە غانا بوو پار هەتاوەکو گەیشتمان هەتاوەکو نیویۆرک، یعنی وڵاتەکانی ئەوروپا وەکو بەشداریمان کرد لە ئەڵمانیا چەندین کۆنفرانس بوو، لە نیویۆرکیش چەندین کۆنفرانس کە USDGS هەموو ساڵێک ئەنجامی ئەدا. ئێمەش بە خۆشبەختانە بەشداریمان کرد یەکێک لە ڕێکخراوەکانی میدڵ ئیست تەنها ئێمە بەشداریمان کرد. ئەم چالاکیانە بەردەوامیە بێت، گرنگە بوونی ئەم چالاکیانە بۆ شارێک وەکو سلێمانی. بەڵێ هەر زۆر گرنگە، چونکە هاوتمان 8 دینە جیاوازمان هەیە هەر لە بۆیە ینی زۆر گرنگە بۆ ئەمان. وەکو چالاکی داهاتوو ئینشاءڵڵا لە بواری ژنان بۆ ڕۆژی جیهانی ژنان شتێکمان ئینشاءڵڵا هەوڵێن کە پێشەوە ئەنجامی بین کە شتەکە سەری گرت چۆن بڵێن یین لە کورسات دیسان ئەنجامی ئەدەین لێرەوە کە شتێکی زۆر گەورەیە ئینشاءڵڵا کە باسیکەیان جارێ باسی نەکەین وەڵڵاهی با سورپرایز بێ بەڵام هەر لە کورسات ئینشاءڵڵا ئەناونسی کاگە بارباسمان لە ڕۆڵی میدیا کرد لە ئێستادا میدیا کاری تەواوەتی خۆی کردووە ئەو کاری کردووە کە پێویستە ئەنجامی بدات. وڵاهی ئەوە دوێنێ لە گفتوگۆکەوە زۆر جەختی لەسەر کراوانێ هەڵبەتە شتی زۆر باش کراوە لە ڕێگەی میدیاکانەوانێ بۆ پێکۆژیانی ئاینەکان بینین تەنانەت پارێک لە کەناڵەکان دوو بەڕێزی لە دوو ئاینی جیاواز هێنا بوو کە چۆن بەتەبایی پێکۆژین و بەشداری مەراسیمی یەکترەکەن کە دەنگدانەوەیکی زۆری هەبوو. بەڵام هێشتاش بۆ نمونە زۆرێک لەو ئاینانە کەمێک بۆ نمە گلەیان هەبوو لەسەرەوەی کە میدیاکان کەم و کورتیان هەبووە لەوەی کە هەندێک جار هەندێک حاڵەت هەبووە لە زەقکردنەوەی کۆمەڵی بابەتی ئاینەکان زۆر گەورە کراوە. بە نمونە کاکەیەکان باسی بابەتێکیان کە لە میدیا زۆر هێرشیان کراوەتە لەسەر هەڵوێستێک بووە. ینی گلێکە لەوە بوو کە ئەکرا ئەم جۆرە هەڵوێستانە بوون منە زۆر زەق نەکرێتەوەوانە یان زۆر وای لێ نەکرێت کە ببێتەوەی ڕق و کینە دروست بێت لە بینی ئاینەکانە. هەرچەندە ئەکرێ بڵین نمونەین بۆ نمونە شاری سلێمانی وەربگرین و تەواوی ئاینەکان باسانەوە کرد کە 8 ئاینی جیاواز لە شاری سلێمانیە کە
بوونی هەبێت و بەڵام کەمترین بەریەکەوتن ڕەنگە بوونی هەبێت. ئەکرێت بڵین شارێکی نمونەی نۆڕوێ و بەتەکید ینی بەتایبەت شاری سلێمانی نمونەی پێکەوە ژیانە لانکەی پێکەوە ژیان و لێک تێگەیشتن یەکتر قبولکردنی هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانە نەک تەنها ئاینەکان بەتەکی شاری سلێمانی شارێکی نمونەیە و ئێمە ئەم پێکەوە ژیانەمە پیشانی زۆرێک لە وڵاتانی دەرەوەیاوە پار میوزیکدانەرێکی هۆڵندی سەردانی کرد کە هەر هاتینە کەناڵی کورسات بەڕێسا میوانداریتان کردیم کە گەڕانمان بە شاری سلێمانیە و شوێنەکانی بینی ئەیوو بەڕاستی نمونەی پێکەوە ژیانن بەڕاستی نمونەی هیوا و ئومێدن ینی کۆمەڵک نمونەی زۆر جوانی لەسەر ئێمە باس کرد کە ئێمە ڕاستی چونکە خۆمان تای ئەژین بووە بە ڕۆتین تیامانەلاوانە هەستی پێ نەکەین بەڵام کاتێک کەسێک دێ ئەو جوانیانی کە هەمانە باسیەکەن مای خۆشحاڵیمانە. بەڵێ زۆر باشە. خاتون و لەگەڵی کە وردە لە ڕۆژی جیهانی خانمان نزیکە بنەوە پرۆژێکی تایبەتان هەیە بەو ڕۆژە بە ڕۆژی جیهانی ژنان؟ بەڵێ هەر ئەوەیە کە پرۆژەیەکە ئینشەڵڵا پێشتر مەبەست ئێستا ئامادەکاریتان کرد؟ ئامادە ئێستا حالێن ئامادەکاری ئەەکەین بەڵام کە شتەکە ڕێکخرا کە ئەتوانین لێرە ئینشەڵڵا ئەنجام ینی کە ئەنجام لێستا ناتەوە ڕێ بگەێنی پرۆژەکەتان چی و چی ئەەکەن؟ بەڵێ بەڵام ناتوانین ئێستا باسیکەین. بەڵێ خاتون و ڕۆڵی تاک چییە لەم چالاکیانی ئێوەیە ڕۆڵی گەن چییە کە بەشدار بێ هاوکار بێت لە تەواوی چالاکیەکانە تەواوی پرۆژەکانی ئێوەیە؟ ئێمە بەشێکی ترمان هەیە کە بۆ ڤۆڵەنتیرەکان لەسەر ئەوە زۆر ئیشەکەین لەگەڵ تەلەبەکان پێکەوە هاوتمان لەسەر پەروەردە گرنگی باکەرتی پەروەردە ئەین زۆر پێکەوە لەگەڵ ئەو تەلەبانە پێشتریش مانگی یەک تقریبان 3-4 وەرکشۆپمان هەبوو لە NIT ماهەدێکە زۆر بەناوبانگە لە بوارە جیاوازەکان لەگەڵ ئەوان لەگەڵ دکتۆرێکی بەڕێز وەرکشۆپەکە خۆی ینی هینی کرد ئەنجامیە سەرپرشتاری ئەوەش کرد خۆیش هینا ئیتر لەگەڵ ئەو تەلەبانە ئێمە پێکەوە ئەمێنین کە گرنگی پەروەردە چییە خۆیان لە بواری خۆیان چنێتی ئەگەن چنێ ئیسیفادە لێ ئەەکەن دوای ئەوە کە بۆ مەرحەلە چوارەکان مەسەلەن بڵین یا مەرحەلەی دوو ماهەدەکان پێیان ئەڵێن کە چۆن لە داهاتووە ئەتوانن خاوەنی ئیشی خۆیان بن یان فکرەیەکیان هەیە ئەتوانن لەسەر ئەو فکرەیە مەسەلەن پرۆژەیەک دانن یان ئەتوانن چنێ پێش بۆ پێشەوە بڕۆن چنێ ئەتوانن هەلیکار بەدەست بێنن بۆیە یعنی چونکە تاک زۆر گرنگە بە تایبەت گەنجی ئێرە زۆر تایبەتن زۆر چالاکن زۆر زیرەکەن یعنی بەردەوام سێرچەکان ینی وەکو تەلەبەی هین نین چۆن بڵێن حەزیان لە ئیش و هین نییە بەعکسەوە. زۆر باشە. خاتونور باسی لە هەلی کار کرد بەڵام لەوانەیە کە باسی هەماهەنگی و پێکەوە ژیان ئەەکەین و باسی نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانی شەکەین لەوانەیە لە یەکێک لە کارەکان کاتێکاتی سیڤیەک ئەبەی ئاین یان نەتەوە یان کلتور بە مەرجدا ئەندرێت تا چەند هەوڵتاندا ئەو مەرجە نەهێڵن لە بەرەوەی لە کۆتایی ئەگەر هیچ کەسێک بەهرەیەکی هەبێت گرنگە لەسەر چ ئاینێک لەسەر چ مەزهەبێک و چ نەتەوەیەکە هەوڵتانداوە بۆ ئەم کارە؟ ڕاستی لە کوردستانە ئەو بابەتە زۆر کەمتر بووە ئەوی ئەستان پێکردێت بەڵام کەم تا زۆر بەرچاو ئەکەوێت کەفاءە بووە کەم تا زۆر کوبەڕێستاوتن بەرچاو ئەکەوێت بەڵام ڕاستی ئەویش ئەکرێ بڵین نمونەیەکی کەمن چکە خۆشبەختانە لە کوردستانە ئەو پێکۆژیانی کە هەیە باوەڕ ناکەم لە شوێنێکی تر هەبێ ینی تا ئەو کاتێ بڵین جیاوازیەکانی جیاوازی ئاینی جیاوازی نەتەوەی یان مەزهەبی ببێتە هۆی ئەوەی کە بێتە ڕێگر لە بەردەم کەسێکە بۆ کار و پیشەکان بەڵام ئێمەکو لە ڕێ ئەم جۆرە چالاکیانەوە کە ئەنجامیەوەینێکی تریش لە چالاکیان زیرۆ دیسکریمینیشنەوە سفر جیاکاری هەمیشە جەخت لەوە ئەکەینەوانێ با ئەو جیاوازیانە نەبێتە جیاکاری ئەوەی کێکە لەو ئامانجانێکە ئیشی لەسەرەکەین هەوڵێکی زۆرمان ناوە و خۆشبەختانە جێدەستی هەبووە ئەو پێکەوشانی کە دروست بووە و ئەو جیاوازیانە کەمتر بوونەتەوانێت تا ڕادەیەک. کاگێ بارون کۆتا پرسیاری من ئەم چالاکی دوێنێ ئەنجام درا لە شاری سلێمانی تەنیا چالاکیەک بوو ئێوە وتان ئەنجاممان ناوە یان لە چالاکیەکەیە نەخێر بڕیاردرا بە کۆمەڵێک ڕێکار و بۆ کۆمەڵێک میدیا کە
زەقکردنەوەی ئەو کێشە بچووکانە نەبێتە هۆی کۆکردنەوەی لایک و کۆمنت و ڤیو بۆ هەندێک لەو میدیایانە. ڕاستی جەنابی سکچەی سندیکا خۆی دوێنێ لە چالاکیەکە ئامادە بوو ئەو باڵێنەی پێدان، بەڵام وەکو وتمان ینی ئێستا سوشەل میدیا زۆر بەرفراوانە، هەر کەسە و لە ماڵەکەی خۆی بە مۆبایلێک ئەتوانێت کۆمەڵێک کار بکات و بۆڵی بڵاوی بکاتەوانێ، ئەمە ناتوانین بۆنمە 100% ڕێگری بکەین لەوە، بەڵام ئەو بەڕێزانی کە لەوێ بوون کە سەر بە کەناڵە پرۆفشناڵەکان بوون لە کوردستانە و کۆمەڵک میدیاکاری زۆر بەتوانە بوون، یعنی بەڵێنی ئەویاندا کە و کردوشیانە ئەو حاڵەتانە کەمتر بێڵن بۆ منە بێتە سەر شاشەکان و یاخود زەق بکرێتەوانێ بە پێی توانە ڕێکاریان بەرامبەر بکرێت. گەر کەسێک بێتە هۆی ئەو دووبارەکی و تەفریقەیە ڕێکارە یاسایەکانیان بەرامبەر بکرێت بە پێی یاسای ڕۆژنامەنووسان. باشە، ئەم بڕیارانە بەس بۆ میدیاکانە یان بۆ منێک لە ئەکاونتی خۆمەوە تەشیر بەیەکێک لە ئاینەکان بکەم ئەو ڕێکارانش بەرامبەر بە من ئەگیرێتە بەر؟ وەڵی ئەو بابەتە زۆر فراوانە کاکڕەوان، چکە کۆمەڵێک یاسا هەیە بۆنمە یاسای ڕۆژنامەنووسی یاخود یاسای سەرپێچی کە بڵین لەم جۆرە کارانەیە، ینی شتەکە بچۆنەڵی بە جۆرێکە ناتوانین تاک بە تاک بۆن من ئەگەر شتێکی ئاوا بکرێت ڕێکاری بەرامبەر بکرێت، چکە وەکوتم دنیای سوشەل میدیا زۆر فراوانە، هەر کەسە لە شوێنی خۆی، بەڵام هەوڵ ئەوە ئەدرێت لە ڕێگەی تەوعیەوە واتە هۆشداریەوانی ئەو بابەتانە کەمتر بکرێتەوە بە پێی توانە کەناڵە معتەبەرەکان ئەو جۆرە کارانە نەکەن و ئەگەر کەسێکی ئەوە بۆ ڕێکار بگیرێت لە بەرامبەریە، بەڵام وەکوتم ناتوانین 100% بتوانین ڕێگری لەو جۆرە کارانە بکەین. بەڵێ، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان.